سڵاتان لەبێت بەیانیتان باش هیوادارم کە لە هەرکەیەکن لەش ساغ و تەندروست و سەلامت بن. لەناو بەهارەی، لەناو جەژنەکانی ئازادی و ڕاپەڕین و نەورۆزین ماوەی دەڕۆژێک ئیتر لە هەموو کوردستان جۆرەها چالاکی ئەکرێت. ئەمەش ئەزانن بۆ ئەوەی کە ئەم نەوانەی کە لە داهاتوو دێن لە بیریان نەچێت ئەو ئازادیەی کە ئێستا بەدەست هاتووە لە هێزی هزر و هێزی بازووی نیشتیمان پەروەرانە کە ئێمە ئێستا دەتوانین بە ئارامی لە وڵاتەکەمان بژین. بۆیە ئەبێ پارێزگاری لەو کللتورەمان بکەین، ئەبێ پارێزگاری لەو دەستکەوتانە بکەین کە هەمانە. جا بۆیە ئەمڕۆ زیاتر دەتوان بڵێن بابەتەکانمان بابەتێکن کە باس لە پاراستنی هەموو جۆرێک لە قەوارەی کوردایەتی ئێمە کات لە ناو کوردستانە. لایەنی دەستنووسەکان بە تەواوی فەرامۆش کرابوو و ئەمە بەشێکی گرنگە لە کللتور و کەلەپوری مێژووی و میراتی ڕابردووی پێشینانی خۆمان لە باو باپیران. وەک باسم کرد ئەمە بە ئامانجی پاراستنیان بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی پرۆژەی مشت و ماڵکردنی دەستنووسە مێژوویەکانی هەرێمی کوردستان ڕائەگەیەنێت. ئینسکۆڵپیدیای قوتابخانەکانی پارێزگای هەولێر چاپەکرێت. تا ئێستا 2 بەرگ لەبارەی قوتابخانەکانی ناوەندی هەولێر و قەزای ڕواندز چاپکراوە و بەرگی سێهەمیش مژدەمان پێیە بۆ قوتابخانەکانی پەروەردەی سۆران کە ئامادەیە بۆ چاپکردن. ئەم بەیانیە لەگەڵ نووسەری ئینسکۆڵپیدیای قوتابخانەکانی پارێزگای هەولێر گفتوگۆی زیاترەکەین لەو بەرەوە بزانین چۆن کارەکانیان دەست پێ کردو و ئێستا چۆن پێشوازی لێکرێت. و ئەمەی کە دەیبینێن ئەم دیمەنە جوانەی خواردنە کوردەوارەکان وەجە لە کوردیە جوانانە بۆ زیندوهێشتنەوەی کولتوری کوردەواری و ئاشتابوونینەوەی نوێی ئەم سەردەمەیە کە فستیڤاڵێکی بەهارە لە پەیمانگای کۆمپیوتەری قەڵاتزێ بەڕێوە چووە. تایە چەندین جۆر خواردن، کەلوپەل و جۆرەها دابوونەریتی کوردی کۆن نمایشکرا. لە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی پرۆژەی مشت و ماڵکردنی دەستنووسە مێژوویەکانی هەرێمی کوردستان ڕاگەیەنراوە. ئەم پرۆژەیە کارێکی نوێیە و بەڕێوەبەراتی شوێنەواری هەرێمی کوردستانیش پرۆژەکە بە بنیادنانی ژێرخانێک بۆ پاراستنی دەستنووسە مێژوویەکان ناوەت. ئەم پرۆژەیە یەکەمین تاقیگەی نۆژەنکردنەوەی شوێنەوارە لە هەرێمی کوردستان و جگەلەوە لەلایەن دامەزراوەی ئەڵمانی گێردە هێنکڵ کۆمەک کراوە بۆ ئەنجامدانی ئەم پرۆژەیە. هەر یەک لەم دەستنووسانە مێژوویەکی دوور و درێژیان هەیە. گەلی کوردیش لە ڕووی کەلەپور و شوێنەوارەوە گەلێک دەوڵەمەندە. هەر بۆیە بۆ پاراستنی ئەم دەستنووسان و ئەوانەشی لە داهاتوودا دەدۆزرێنەوە لە شوێنەواری سلێمانی پرۆژەی مشت و ماڵکردنی دەستنووس ڕاگەیەندرا کە بە بڕوای شوێنەوار ناسان ئەم پرۆژەیە دەبێتە ژێرخانێکی ئابووری زۆر باش بۆ پاراستنی کەلەپوری کوردی. دوای دەرچوونی یاسای شوێنەوار و کەلەپوری هەرێمی کوردستان لایەنی دەستنووسەکان بە تەواوی فەرامۆش کرابوو و ئەمە بەشێکی گرنگە لە کللتور و کەلەپوری مێژووی و میراتی ڕابردووی پێشینانی خۆمان لە باو باپیران کە بەشێکی زۆریان بەڕاستی ون بوون. لەبەر ئەوە ئێمە دوای پێشکەشکردنی پرۆژەکە لەلایەن ئەم ڕێکخراوەوە بە دامەزراندنی ئەم سازنگەیە و هاوکاری پشتیوانی ڕێکخراوی گەردە هەنگڵی ئەڵمانی و لە ماوەی چەند مانجێک لەمە پێش لا ڤیدیۆ کۆنفرانسەیەک لەگەڵ ئەم ڕێکخراوەوە ڕێکخراوی ئەلی فاوندیشن کامیشیان بەڕاستی ئەوان بە زۆریان دەزانی. ئێمە وەکو ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد بە هاوکاری ڕێکخراوی گەردەی هێنکردنی ئەڵمانی و بەڕێبەراتی شوێنەواری هەرێم و بەڕێبەراتی شوێنەواری سلێمانی پرۆژەی سازنگە و مشتوماڵی دەستنووس بە چاودێری حکوومەتی هەرێم ڕاگەینین. پرۆژەیەکە خەونی لە مێژینەی نەتەوەکەمانە. ئەم پرۆژەیە بێتە ژێرخانی پاراستنی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان بۆ کوردستان. واتە بۆ هەموو کوردستان سوودمەنە لەم پرۆژە گرنگەی هەرێمی کوردستان. پرۆژەیەکە دەستنووسەکانمان بە زیندوی ئەمێنێتەوە. ئەم پرۆژەیە یەکەمین تاقیگەی نۆژەنکردنەوەی شوێنەوارە لە هەرێمی کوردستان. هاوکات لەلایەن دامەزراوەی ئەڵمانی گێردە هێنکڵ کۆمەک کراوە و ئەو دەستنووسانی کە تا ئێستاش کۆ کراونەتەوە مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ سەدەکانی 16 و 17. من خۆم کەسێکی مێژووناسم و گرنگێکی زۆر بەم بابەتە دەدەم لەبەرەوەی گەلی ئێوە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا گرنگێکی زۆری هەیە و نابێت لەبیر بچنەوە.
دوو مامۆستای خۆبەخش لە زانکۆکانی ئەڵمانیا کە ماوەی 55 ساڵە لە بواری دەستنووسدا کار دەکەن ڕاهێنان بە خوێندکار و کارمەندانی ئەو بەشە دەکەن. لەم بەشەدا دەستنووسەکان کۆ دەکرێنەوە و چاک دەکرێن، دواتر دیزاین دەکرێنەوە و هەڵدەگیرێن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. چونکە ئەمە یەکەم جارەکە کارێکی لەو شێوەیە بکرێت و ئەم دەستنووسانە بەم شێوەیە هەڵبگیرێت، دەمانێت زانیاری زیاتر وەربگرین، بزانین ئەم دەستنووسانە تا چەندە گرنگن و مێژوەکەیان چەندە کۆنا، هەندێکیان بۆ چ سەردەمێک ئەگەڕێتەوە و بزانین کە چۆنە شێوازی پاراستنیان. ئەوە عرفان عوسمان ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کوردی لە ستۆدیۆ لە سلێمانی لەگەڵمانە. بەیانیت باش کاگە عرفان، لەشتان ساغ بێ و دەستان خۆش بێ بۆ ئەو پاراستنە جوانەی کە لە دەستنووسەکان ئەیکەن. با بزانین گرنگی کۆکردنەوەی دەستنووسەکان جارە سەرەتا چییە؟ بۆچی ئەم هەنگاوەتان ناوە؟ بەیانیتان باش، بەیانی بینەر و بیسەرەکانتان باش. میلەتی کورد یەکێکە لەو میلەتە زنوانەی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە درێژایی مێژوو کەلەپور شوێنەوار شوناسی نەتەوەکەمان جوغرافیای وڵاتەکەمان بەرتاڵان و ئەنفال و وێران بوون چووە. ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد لە ساڵی 2015 کە دامەزرا یەکەم کاری ئەوە بوو مۆزەخانەیەکی دروست کرد بە ناوی مۆزەخانەی کەلەپوری کورد بۆ پاراستنی پارچە کەلەپوریەکانی ئەم وڵاتەمان. پاشان ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد گەشتە ئەو بڕوایی گرنگە لە هەرێمی کوردستان ئێمە ناوەندێکی ئەرشیفی بەڵگەنامە و دکومنتمان هەبێت کەوا بە درێژایی مێژوو شۆڕشەکانمان خەباتی نەتەوەکەمان کراوە ئەم بەڵگەنامە ئەرشیفانە کۆ بکەینەوە لە کوێی دنیا بنبیان هێنین لە وڵاتی خۆمان ئەرشیفیکەین بۆی نەوەی ئایندە بتوانن سوودیان لێ ببینن بۆی بتوانن دەستنووسەکانمان بە زنێتی بمێنێتەوە. زۆر باش. لە کۆتاییە گەشتینە ئەو بڕیارە لەگەڵ بەڕێبەراتی شوێنەواری هەرێم، باشە بەڕێبەراتی شوێنەواری هەرێم، شوێنەواری سلێمانی، مۆزەخانەی سلێمانی کەوا لەگەڵ ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد بە هاوکاری ڕێکخراوی گەردە و پاڵپشتی حکوومەتی ئەڵمانیا توانیمان سازنگە و مشتوماڵی دەستنووسدانین. لەم شوێنەیە تەنها دەستنووس چا ناکرێت، کەلەپور کۆکرێتەوە، جلوبەرگی باپیرانمان کۆکرێتەوە، بە شێوەیەکی گرنگ ئەرشیف ئەکرێن بۆ سەدان ساڵی داهاتوو ئەم پارچە مێژویانە وەکو خۆی بێنێتەوە بۆی بتوانین سوودی لێ ببینین لە کێشە کۆمەڵایەتیەکان، کێشە سیاسیەکان. بیرمان نەچێت دەستخەت زۆر جار لە بینی وڵاتان جەنگ دروستە بێت لەسەر دەستخەتەکان، چکم ئەم دەستخەتانە زۆر جار جوغرافیای وڵاتێک دەستنیشانەکەن. بۆ ئێمەی کوردش یەک پەڕە بێت، دوو دێڕ بێت، گرنگە کۆیانکەینەوە بە درێژایی مێژوو کۆمان نەکردنەوە. پێمان باشە لە ئێستاە بە هەمومانەوە بتوانین ئەم دەستخەتانە بێڵینەوە بۆی بتوانین ئەو کێشە و مەشاکیل و سنوورانەمان کە داگیر کراون قەزەی نەتەوەکەمان پشتگوێ خراوە لەم نیشتیمانەیە بتوانین دەستخەتەکان تەبعەن تۆ لە دادگاکان بە نووسراوەکان کێشەکانی خۆت ئەتوانی چارەسەرکەیت. ئەمەش بەڵگەی گرنگن لەسەر مێژووی نەتەوەکەمان بیان پارێزین. زۆر باشە کاک عیرفانێستا باست لەوە کرد کە ڕەنگە لە ناو دەستنووسێکە جوغرافیای شوێنێک بگۆڕێت. ئايات لە ناو ئەو دەستنووسانی کە کۆتان کردوتەوە ئێستا هیچ بەڵگەیەک هەیە لەو مافانێکە هیگەلی کووردە پێشتریشی خۆی بۆ بەڵام ئێستا لەی زەوت کراوە و لە ناو دەستنووسێک لە لای ئێوە هەبێت؟ خۆشبەختانە یەکێک لەو دەستنووسانە کە لای ئێمە پارێزراوە ئێستا کنەوپشکنینی تیاکرێت، شرۆڤاکرێت، بەڵام لە هەموو ئەوەی کە بەرچاوی من کردو بۆیان باس کردوم لەو دەستخەتەیە سنوور لە بینی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستانە نەبووە، یەک بەش بووین، هەمووی بە یەک جوغرافیامان هەبووە، بەڵام وەک پێم وتی ئێستا لەژێر تۆژینەوە و کنەوپشکنینایە بە ئیزنی خۆی گەورە لە ئایندەیە هەموو زانیاریەکانی ئەخەینە ڕوو. زۆر باش. باوکاری حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە، ئەمە هەواڵێکی باشە. کاگە عرفان شتێکی دیکە هەیە کە لە کاتی کۆکردنەوەی ئەو دەستنووسانەی کە زۆر کۆن بوونایتر چۆنەڵێ بەترسەوە ئاوا لاپەڕی لێدرێتنەوەک بوەرێت و بڕزێت. هەندێک مادە هەن، هەندێک پێکاتە هەن کە لێیان ئەدرێت بۆ ئەوی کە زیاتر پارێزگاری بکرێن. ئەو ئەمێ بزانم ئەو کەرەستانە بەردەستن بۆ ئێوە، ئەو شتانی کە پێویست ئەکات بۆ پاراستنی ئەو جۆرە دەستنووسانە هەبێت لەو مادانە هەمووی بەردەستە بۆ ئێوە یاخود کێشە و ئاریشە هەیە لە دەستکەوتنی ئەو جۆرە مادانە؟ مەبەستم لە پاراستنەکەیەتی هەموو پێداویستەکان بۆ ئێوە هەیە؟ بەڵێ. خۆشبەختانە ئێمە پرۆفیسۆرێکی بواری کەلەپور و دەستنووس کە زیاتر لە نیو سەدەیە
لە دەستنووس ئەرشیف و بەڵگەنامە مێژوویەکانی هیرات وڵاتی ئەڵمانیا لە دوای جەنگی جیهانی دووەم کاری لەسەر دەستنووسەکان کردووە. هاوکاری ئەم ڕێکخراوە ئەم پرۆژەیە ئێمە بە تازەترین تەکنەلۆژیای سەردەم بە تازەترین کەرەسە پێشکەوتەکانی جیهانی سەردەم لەم سازنگە و مشتوماڵەیە توانیمانە سوود لە ئەزمموی 50 ساڵەی ئەم پرۆفیسۆرە وەگرین و سێ خوێندکاری ڕێکخراوەکەمان لە ساڵی 2010 تا 21 تەخەڕوجیان کردووە لەسەر دەستنووس و ئەرشیف و بەڵگەنامە مێژوویەکان دراسەکان لەسەر ئەوە بووە بێگومان حکوومەتی ئەڵمانی و ڕێکخراوی گەردە کەرەسەی پێشکەوتووی کە لە وڵاتی ئەڵمانیا وڵاتی ژاپۆن بەکارێن بۆ پاراستنی دەستنووس و بەڵگەنامەکان لەم سازنگە و مشتوماڵی ئێمەشە هەیە و دەستنووسەکانیان پێ ئەپارێزین. زۆر باشە. ئێستا ئەو دەستنووسانی کە لە سلێمانی کۆکراونەتەوە زیاتر هی کام شارە یاخود هی چ ناوچەیەکە کە لە لای ئێوە ئەتوانین بڵێن بۆ نمونە لە دەستنووسە زیاتری تایە کە زۆر مێژۆکەیان بۆ کۆن ئەگەڕێتەوە و هەموو کوردستانی هاتۆتە ناو ئەم پرۆژەی ئێوەوە دەستنووسەکانی هەموو کوردستان تا چەند کار بۆ کراوە هێشتا چەندێکیش ماوە؟ من ئەم پرسیارەی بەڕێزت بە دەرفەت ئەزانم لێرەوە داوا لە ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم و زۆر بەڕێز جێگری ئەنجم کاقوبات تاڵبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەم پاڵپشتمان بن لە پرۆژەی ئەرشیف و بەڵگەنامە مێژوویەکان لەبەرەوە وەکو ئێمە ڕێکخراوی بژانێک کە لە پووری کورد زانیاری تەواومان لەبەردەسە بەشێکی زۆری بەڵگەنامە مێژوویەکانی ئێمە لە دەرەوەی وڵاتن یان لە سنوورەکانی دەرەوەی وڵاتن بەڵام دەستخەتانی کە لە ناو سازنگە و مشتوماڵی دەستنووسە ئەرشیف کراون وەک پێم وتی لە ئێستا ئێمە کنەوپشکنینیان بۆکەین مشتوماڵەکرێن پاشان شرۆڤە ئەکرێن ئەو کاتە بۆمان دەرئەکەوێت کە ئەم دەستخەتانە هیچی ناوچەیەکی کوردستانن بەڵام زۆربەی ئەم دەستخەتانە دەیان دەستنووس کە هی ناخۆی وڵاتەکەمانن هی مامۆستا ئاینیەکانن هی کەسایەتیە دیارەکانی ئەم نیشتیمانن. بەڵێ کاک عرفان ئەو دەستنووسانە زیاتر بە زمانی کوردی نووسراون یاخود چونکە زمانی عەرەبی ڕەنگە زاڵ بوو بێت یاخود بەشێکی زۆر لە شاعیرەکانی ئێمە لە بیرمەندەکانی ئێمە لە وڵاتانی ئێران بۆ نمونە تورکیا یاخود لە بەشی عێراقا ژیابێتن بە زمانی ئەوان نووسی بێتیان بە چ زمانە زیاتر نووسراون دەستنووسەکان؟ دەستخەتەکانی کوردستان بە زۆری بە زمانی فارسی و بە زمانی عەرەبی چم ئەو دوو زمانە زاڵ بوون لە پێشووترا لە کوردستان. بەڵێ ئەم دەستخەتان بەشێکی کەمیان ئەو لە سەرەتای سەدەی 19ەوە بە کوردی نووسراون بەڵام هامش و حاشیەکانیان هەر بە خەتی عەرەبیە لەبەرەوە خەتی عەرەبی و خەتی فارسی زاڵ بووە بەڵام چەند دەستخەتێکمان هەن بە کوردی وەک پێم وتی ئێستا شرۆڤاکرێن کنەپشکنینیان بۆ کرێت خەڵکی پسپۆر دکتۆر سەلاحەدین سەنگاوی یەکێکە لە عالمە کوردیانەی کە لە بواری دەستخەت زیاتر لە 40 ساڵە لە بواری دەستخەتە کارەکات ئێستا خەریکی کنەپشکنین و شرۆڤەی ئەم دەستخەتانن کە شرۆڤە و کنەپشکنینی تیاکرا ئەو کاتە ئێمە بەرچاو ماڕوو نەبێتەوە لەبەرەوە خۆت ئەزانی ئەم دەستخەتانە لە ماڵان یان لە مزگەوتەکان یان لای کەسەکان هەڵگیراون تەبتۆز و کاریگەری کەش و هەوا و مۆرانە و ڕادەی شێ لە دەستخەتەکانان ئەبێ پاکرێنەوە ئەم شتانیان لێ دوورخرێتەوە پاشان بە شێوازێکی زانستی ئەخرێنە بەردەست ئەو کەسانی کە لە بواری دەستنووس کارەکەن لە سازنگە و مشتوماڵ ئەو کاتە شرۆڤاکرێ و زانیاریەکان بە بڵاوەکەینەوە ئەتوانن بێن هەش پرسیارێکتانە بوو ئێمە لە خزمەتانین بەڵام ئێستاکە گرنگترین شت بەلای ڕێکخراوی بژانەوەی کە لە بووری کورد ئەوە ئێمە بتوانین ئەم پارچانە کۆ بکەینەوە بیان ئەرشیفیان کەین بیان هێڵینەوە ئەو کاتە دیراسەکردن و خوێندنەوەیان زۆر ئاسانترە بێت. بێگومان لە هەموو کارێکا بە یەک دەست چەپڵە لێ نادرێت تا هاوکارەکان بۆ ئێوە زیاتر بن ئەوە زیاتر ئەتوانن دەستنووسەکان کۆ بکەنەوە با بزانین زانکۆکانی کوردستان بەشی شوێنەوارمان هەیە ئەوان تا چۆن دەتوانن یارمەتی دەری ئێوە بن بۆ ئەوەی کە بە یەکەوە دەنگی ئەم چەپڵەیە زۆر زیاتر دەربچێت و بزانین کە چەندە دەستنووسمان هەیە خەڵک ئاگادار بێت لێی وەکو مێژوش بپارێزرێت. بێگومان ئێمە وەکو سازنگە و مشتوماڵ وەکو مۆزەخانەی کە لە پووری کورد مۆزەخانەکەمان ئێستا ئامادەیە بۆ هەر پارچە کە لە پوورێک کە زانکۆکان زانکۆی سلاحەدین زانکۆی سلێمانی هەر زانکۆیەک لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەیە ئەتوانن بێن توێژینەوە لەسەر ئەم پارچەکە لە پووریانە بکەن کە لە ناو مۆزەخانەکەیە پارێزراوە و لە ئایندەیەکی نزیکشە ئەتوانن بێن توێژینەوە لەسەر هەر دەستنووسێ بکەن بە چاودێری حکوومەتی هەرێم و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و بەڕێبەراتی شوێنەواری هەرێم و شوێنەواری سلێمانی ئەتوانن
بەیەکەوە ئەتوانین لەسەر ئەم دەستخەتانە هەر کەسێک هەر خوێندکارێک هەر مامۆستایە خوازیارە لەسەر دەستخەتەکان یان لەسەر پارچەکە لە پوریەکان توێژینەوە بکات دەرگای ڕێکخراوی بژانەوەی کورد ماڵایە بۆ ئەوەی چیتر شتەکانمان تەنها ئەرشیب نەکرێت بە دنیای دەرەوەی بناسیێنین گرنگترین شێت ئەم پارچەکە لە پوریانە یان دەستخەتەکان ئەوەیە کە تۆ ناسنامەی خۆتی پێ زیاتر زیندووەکەیتەوە ناسنامە و ڕەچەڵکی با باپیرانی خۆت زیندووەکەیتەوە ئەمەش پێویستە زانکۆکانی کوردستان هاوکارمان بن وەک پێم وتی دەرگای ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کوردش کراوەیە بۆ هەر توێژینەوەیکی زانستی لەسەر هەڵ بەڵگە و دیکومنتێک کە لای ئێمە بێت دەرگامان کراوەیە و هەر کاتێن سەرسەر و سەرچاومان بێگومان کاک عیرفان دەوێت بزانم کار و چالاکیەکانی ئەم پرۆژەی کە ئەیکەن تەنیا باشووری کوردستان نەگرێتەوە یاخود هەموو کوردستانی گەورە بە تایبەتی بەشی ڕۆژهەڵاتمان کە لە سلێمانیەوە نزیکترن تا چەند کارتان کردووە بۆی کە بەشەکانی دیکەش لە باکوور و ڕۆژهەڵات و هەروەها ڕۆژ ئاواش بێنە ناو پرۆژەکە و دەستنووسانەشتان بۆ بهێنن چۆن کارتان بۆ کردووە؟ ئەم پرۆژەیە لە 3-5 ڕاگەیەنرا بەڵام ئەمەی بەڕێزت لەم پرسیاری بەڕێزت باسیەکەی ئەمە پێویستی بە پاڵپشتی حکوومەتی هەرێمە بیرمان نەچێت یاسای شوێنەوار و کەلەپور هەیە لە کوردستانە ئێمە بەو یاسا کار پێکراوانە کارەکەین کە حکوومەتی هەرێم و پەرلەمانی بەڕێز و شوێنەواری هەرێم دەریان کردوون لە وەزارەتی شارەوانی ئەم پرسیاری بەڕێزت گرنگە ئێمە بتوانین لەگەڵ ناوەندەکانی دنیای دەرەوە ڕۆژهەڵات ڕۆژئاوا هەر شوێنێکی بێت کە میلەتەکەی ئێمەی لێژیا بێت بەڵام ئەمە پێویستی بە پاڵپشتی حکوومەتی هەرێم و پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمە و ئێمە وەکو ڕێکخرا و گەشتین ئەو قەناعەتی کە پرۆژەی سازنگە و مشتوماڵ و ئەرشیف و بەڵگەنامە مێژوویەکان لەگەڵ حکوومەتی هەرێمە بکرێت لەبەر ئەم پرسیار و سەبەبانە بووکەوە ئێمە بتوانین دەستخەتەکانمان ئەگەر وەرشیان نەگرینەوە دیجیتاڵەکانیان یان ئەو ڕسم و وێنانەی کە گیراون بتوانین لای خۆمان ئەرشیفیان بکەین چکم بیرمان نەچێت ئێمە دەستخەتی شەرەفنامەمان هەیە ئێستا لە بریتیش مۆزیۆم پارێزراوە دەستخەتێکی گرنگی نەتەوەکەمانە بەڵام دڵنیا بە ناتوانین بهێنینەوە چکم خۆمان کارمان بۆ نەکردون وەسەدان و هەزاران دەستخەتی ترمان هەن کە لە دەرەوەی کوردستانن لە دەرەوەی وڵاتەکەمانن ئەمە پێویستی بە پاڵپشتی حکوومەتی هەرێمە پێویستی بە زانکۆکانە پێویستی بە بڕیاری گرنگی ئەم نیشتیمانەی ئێمە بدرێت ئێمە ئەتوانین کاریان لەسەر بکەین بەڵام پێویستمان باوکاری حکوومەتی هەرێمە بۆی بتوانین زیاتر ئەم سازنگە و مشتوماڵ و ئەرشیف و بەڵگەنامایانە دەوڵەمەندکەین بتوانین هەولێر سوودی لێبینێ زاخۆ و بیرمان نەچێت کفری و خانەقین و هەموو شوێنەکانی کوردستان بتوانن سوود لەم سازنگە و مشتوماڵە ببینن لێرەشا دوو باتێکەمەوە پێویستمان باوکاری حکوومەتی هەرێم و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە و لەگەڵ بەڕێبەراتی شوێنەواری هەرێم لەبەرەوە بە هەمومانەوە بتوانین دەستخات پارچەی کەلەپوری ئەرشیف بکەین و من ئەمێ لێرە ئەوە بە بیری بینەران و بیسەران بێنمەوە و بیری حکوومەتی هەرێم تا ئێستا ئێمە ناوەندێکمان لە هەرێمی کوردستانە نییە بۆ کۆکردنەوەی کەلەپور یەک ناوەندمان نییە لەم نیشتیمانە بە هەزاران جاجم و بەڕە و جلوبەرگی باپیرانمان لە هەموو شارەکانی کوردستان هیچ کۆکردنەوەمان بۆ نەکردووە ئەمەش کارێکی خراپە ئەگەر فریاکەون ئەتوانن سوود لەم سازنگە و مشتوماڵ و دەستنووسە ببینن حکوومەتی هەرێم هاوکارمان بێت بە خیبرەی کەسانی شارەزە بتوانین جلوبەرگ و جامانە و هەیاسە و جلی کۆنی کوردی و ئەمانە بپارێزین کە باپیرانمان پشتیان بەخۆیان بەستووە و بە پیشەی دەستی خۆیان جاجم و بەڕە و ئەم شتانیان دروست کردو ئێمە بتوانین بیان پارێزین بۆی لە ئایندەیە بتوانین لە مۆزەخانەیەکی شایستە لە پایتەختەکانی وڵاتەکەماندا نمایشکرێ و خەڵکی ئاشنا بێت. باشە عرفان عوسمان ئەحمەد من دوا پرسیار و بە کورتی ئەگەر وەڵامم بێتەوە کۆنترین پارچە کە لە کەلەپوری یاخود لە دەستنووسەکان لە لاتان ما بێت یاخود لە لاتان هەبێ بۆتانیان هێنا بێت بۆ چ سەردەمێکە گەڕێتەوە کۆنترینیان ئەوەی کە من ئاشنام پێی لە مۆزەخانەی کەلەپوری کورد کۆنترین کەوای کوردی لە مۆزەخانەی ئێمە پارێزراوە مۆزەخانەی کەلەپوری کورد کە بۆ سەرەتای سەدەی هەژدا ئەگەڕێتەوە و کۆنترین پارچە زیوێک کە هیچ کریسیانەکانی کوردستانە هەر لەم مۆزەخانەیە پارێزراوە و کۆنترین پارچەی براجوەکانمان کە لە کوردستانە ژیاون هەر لەم مۆزەخانەیە پارێزراوە و نمایش کراوە و دەستنووسی کۆنش پارێزراوە لەم مۆزەخانەیە پارێزراوە لەم سازنگە و مشتوماڵە پارێزراوە سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ عرفان عوسمان ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد لە ستۆدیۆی سلێمانی و میوان بووی لەگەڵمان لە بەیانی 24.
بەڵێ هەرنەوە ئەو بابەتانە ئەمێنینەوە کە چۆن پارێزگاری بکەین لە هەرچی کە بەدەست هاتووە تا ئەمڕۆژە و چۆن بیان هێنینەوە بۆ نەوەکانی دواتر یاخود نەوەکانی داهاتوو بۆیە ئینسکلۆپیدیای قوتابخانەکانی پارێزگای هەولێر چاپ ئەکرێت بابزانین ئینسکلۆپیدیای قوتابخانەکانی پارێزگای هەولێر چییە بیرۆکە و ئامادەکردنەکەی کا لەلایەن نووسەر ئاری ئۆغۆکە و ئاغۆکە کە بەشدارە یاخود و بەشدار ببورن دوو کەسن کەواتە بەشدار عەبدولخالق خۆشنا و سەرپەرشتی ئەکەن تاوەکو ئێستا دوو بەرگی ئینسکلۆپیدیای قوتابخانەکانی پارێزگاری هەولێر چاپکراون کە ناوی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر و ڕواندزیان لە خۆگرتو و بەرگی سێمیش و بەڕێوەیەکە لەبارەی قوتابخانەکانی پەروەردەی سۆرانۆ هێشتا یاخود ئامادەی چاپکردن نییە و ئێستا وردەوەرە وا کارەکەن بۆی کە ئامادە بێ بۆ چاپکردن. بەڵێ ئەم بەیانیە ئاری ئاغۆکە کە نووسەر و ئامادەکاری ئینسکلۆپیدیای پەروەردەکانی هەولێرە لە ستۆدیۆ میوانە لەگەڵمان زیاتر لەگەڵ خۆی گفتوگۆکەم بەیانیت باش بە خێراتی کاگاری. سپاس بۆ تۆ کاگاری چۆنم بیرۆکەیەتان بۆ هات بۆچی ئەم قوتابخانەیانەتان هەڵبژارد و ئامانجتان چییە لەم کارە؟ دیارە لە پێناو ئەرشیفکردوون بە مێژووکردنی هەر بوارێک لە بوارەکان لە ژیاندا پێویستە ئیشی لەسەر بکرێت مەش وەکو پەروەردە کە ساڵانێکە لە بواری پەروەردە کار دەکەین هەم وەکو ئەرچی وەزیفی هەمیش وەکو ئەوەی کە بابەتێک کەبی کە بکرێتە بابەتێکی ئەرشفی لە مێژوو بیرۆکەی ئەوم لەلا بوو کە ئەو کەسانەی یان باڵێن ئەو بەڕێوەبەرێک کە بەڕێوەبەری قوتابخانە بوونە لە قوتابخانەکانی سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر وەکو مێژووی دەست بەکاربوون و دەستکار هەرگرتنیان بکەینە ئەرشیفێک کە وەکو کتێبێک وابێ ئیشی لەسەر بکەین. دیارە ئەو بیرۆکە لە مێژ لەو بیرۆکەم لاوە بەڵام لە ساڵی 2019 و بیرۆکەم بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر مامۆستا بەشدار عەبدولخالق خۆشنا و ڕاگەیاند کە بەڕێزیشیان بە خۆشحاڵیەوە قبوڵی کرد کە تەنها وەکو هاوکاریەکی ئیداری هاوکارم بێ لەبەرەوەی سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بریتێ لە 11 پەروەردەی قەزا بە کۆی گشتی نزیکەی 3500 قوتابخانە دەبێ کۆکردنەوەی یان با بڵێ ئیشکردن لەسەر مێژووی هەموو قوتابخانەکان کاتی دەوێت زەحمەتە ئەرکەچی قورسە بەڵام وورەبەرزی و با بڵێن ئەو هاندانە معنەویەی کە لە دەور و بەرمان هەبوو ئیشم لەسەر کرد. باشە کاگاری بە ئەمە کتێبەکەی وایە؟ بەڵێ. ئەوەی دیکە چییە؟ ئەوشیان ئەوەی ڕواندزار هەر لۆ ڕوونکردنەوەی بەڕێستان ئەمە 11 پەروەردەمان هەیە لەو هەر 11 پەروە هەرێکە و کتێبێک دەبێتن کەواتە ئەوە دەکرێتە 11 کتێب لە بۆکسێکدا دواتر بڵاو دەکرێتەوە وەکو هەنگاوی سەرەتا پەروەردە دەستمان پێکرد پەروەردەی ناوەندی هەولێر لەبەرەوەی سەنتەری شارە بە پەروەردەی دایەک ناسراوە یەکەم پەروەردەمان پەروەردەی ناوەندی هەولێر بوو کە نزیکەی 350 قوتابخانە لەخۆ دەگرێت یەکەم بەڕێوەبەری قوتابخانە تا دوایین بەڕێوەبەر. باشە کەواتە کارەکانی ئێوە خۆی لە چیا ئەبینیەوە بۆ نمونە ساڵی دروستکردنی قوتابخانەکە بێتەوە چ بەڕێوەبەر لەگەڵیانە بووە هەر ساڵێک ساڵ بە ساڵتان نووسیوە چۆن زانیارەکان کۆکراوە؟ بەڵێ لە یەکەم بەڕێوەبەر بۆ نمونە ساڵی 1920 یەکەم بەڕێوەبەری قوتابخانە با بڵێن لە هەولێر قوتابخانەی ئەربیل ئولا بووە بە پشتبەستن بەو سەرچاوانەی کە هەوە یەکەم بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە وێنە یەکەمان وەرگرتووە لەگەڵ ساڵی دەست بەکاربوونی دواتر ساڵی دەست بەکار هەرگرتنی دواتر بە پێی ڕیزبەندی ناوەکان بەڕێوەبەرەکانمان هەموو کۆکردەوە ژیانی بەڕێوەبەرەکانی نەتەنها وێنەی ئەرشیفی بەکو لایەنی با بڵێن ئەمە ئیداری ئیش لەسەر دەکەین بۆ نمونە قوتابخانەیەک لە ساڵی 50دا مەزراوە هەتا ئێستا بزانین چەند بەڕێوەبەری هەبووە شوێنی جوگرافی قوتابخانەکە لە چێن دەرا دەستبەکاربوون و دەستبەکار هەرگرتنی بەڕێوەبەرەکە ئەوە لە پێناو بە ئەرشیفکردنی بە حەقیقەت مێژووی جوانی ئەو با بڵێن کەسانەیە کە ڕۆژێک لە ڕۆژە خزمەتیان کردووە لە بواری پەروەردە گرفت هاتە پێشمان زۆر ڕەنگە بازانی کاتە گرفتەکان چی بوو لە ڕووی وتت لە ڕووی ئیداریەکەیەوە کەسێک یارمەتی داوی لە ڕووی داراییەکەشەوە بێگومانەمە پێویستی بەوەیە کە لە مادیەوە پاڵپشتی بکرێت. بەڵێ داراییەکە بەڕاستی ئەمن نزیکەی 6 مانگ و بەرجیەکەم ئامادە بوو لە بۆ چاپکردن هیچ شوێنێک نەبوو چاپ بکاتن لەسەر ئەرچی خۆم چاپم کرد ئەوەی ناوەندی هەولێر هەر وەکو بەڵێ لەبەرەوەی لە ناوەڕۆ نووسم لەسەر ئەرک و گیرفانی نووسەر چاپ کراوە کتێبێکی مێژوویە بەڵام پێم خۆش نەبوو کە تەنها لە دیزای بمێتویان لە چاپخانە بکەوێتن ئەوە بە چاپم گەیاند دوای ئەوەی کە ئەو کتێبم بە چاپ گەیاند بە حەقیقەت دەنگدانەوەی باش داوە لە لەیان پەروەردەکانی تر کە بەها ناونەوە بێ با بڵێن زووتر بابەتەکانمان لۆ بنێنە زووتر سەرچاوەکانمان لۆ بنێنە لەبەرەوەی هەتا بابەتێک نەکەتە سەر ئەمری واقع ڕەنگە بەو شێوەیە نەبیتن
بە خۆشحاڵیەوە پەروەردەکانی تریش لۆیان نردین پەروەردەی دوم پەروەردەی ڕوانندەس بوو ئەوەیان بەڕێوەبەری گشتی ئەرچی چاپکردنی گردە ئەستۆی خۆی وەکو ئەوانەتە چ مێژووی پێم خۆش لە باز بکرێت زۆر باش گرفتەکان گرفت زۆر بوو بە حەقت لەبەرەوەی تو بتوانانی بە درێژایی مێژوو ناتوانانی هەموو بەڕێوەبەرەکان وێنەکان کۆکەیەوە ڕەنگە مێژان مەبەستم ئەوە بوو ئەبێت چەندە ڕێگەکە ئەستەمیت یا بوو بێتاوانەی وێنەیەک بۆ نمونە ئەم وێنەی لە هەر هەمووی کۆنترێکە حەسی بە حسێن بابەجان 1936 ئەمە لە هەمووی کۆنترێکە ساڵی 1936 ڕەنگەوە زۆر خوێندنەوە دەکرێت تو لە ساڵی 36 ئافرەتێک بەڕێوەبەری قوتابخانە بێتن ئەوە دەکرێت لە ڕێگەی توێژینەوەی بکەیت کە توێژن بکرێت ئەو ئافرەتانەی کە پێشەنگ بوونە لە بواری پەروەردە دۆزینەوەی کە سوکاریشیان ئەستەما تا بەدوایانە گەڕاوە بەڵێ بێگومان ئەوانە هەر بە حەقە لە ڕێگەی علاقاتی شخصی خۆمانەوە پرسیارمان دەکە وێنەکەمان وەرگرت ئەگە وێنەش نەبووە ئەمە وەکو احترامە لە بۆ ڕابردووی ئەو کەساتە وێنەیەکی ئەلفوبێی باڵدارم لە بەرگداناوە کە تعبیرە لەوەی کە ئەوانە پێشەنگ بوونە لە خزمەتکردن لەگەر مۆمێکمانداناوە ئەو وێنەیە کە نەک وێنەیەکی بەتاڵدا بندرێتن کە هیچ شتێنێک نەبێتن ئەوانە ئەو وێنانەیە کە بەرەسمان نەکەتووە بۆ شۆی ئیشمان لەسەر کردی بەڵام ئەوەی گرنگترین کار ئەمە ئیشمان لەسەر کرد بریتێ لە مێژووی دەست بەکاربوون و دەستەکە هەرگرتنی ئەو بەڕێوەبەرانە با بزانین لەو ساڵانە دەستنیشانکراوی بۆ نمونە لە ساڵی 1950 تا 55 چێ بەڕێوەبەری ئەو قوتابخانە بووە بێگومان ئەوە پرسیاری دەوێتن ئەو پرسیارانێکی ئەمە کردیان ئەو هەوڵانی کردمان هەم ڕەنگە مامۆستایەکانی ئەو سەردەمی کەسیان نەبان بەڵام قوتابیەکانی ئەو سەردەمی ئێستا خانە نشین بوونە بۆ نمونە لە ساڵەکان بەڵام لە ڕێگەی ئەوەوە بە خۆشحاڵیەوە پرسە و ڕاوێژەکی زۆرمان کرد توانرا ڕەنگە کەم و کوڕی هەیە بەڵام ئەوەی ئەمە ویستمان ئیشەکە کرا بە خۆشحاڵیەوە زۆر باشە کاک ئاری هەیە لە ناو ئەم قوتابخانانەکە ناوی قوتابخانەیەکە بەڵام خۆی نەما بێ ئێستا قوتابخانەکە بوو بێ بە شەقام یاخود لە گەڕێکێکا بوو بێت بەهۆی بردومانێکەوە چکە دەزانین ئێمە کوردستان بەڕدام بە ناو شەڕاتێ پەڕیوە بەهۆی بردومانەکە نەما بێ بەس ناوەکەی مابێت بەس خودی قوتابخانەکە بەڵێ بێگومان هەیە قوتابخانە هەیە بەڵام ئەمە وەکو ڕابردوو جوانەکەی ئەو هەتا ئەو کاتێک کە با بڵێن لە بەردەوامی پەروەردە و خزمەتکردن بەو ئەمە قوتابخانەکەمان ئاماژە پێ کردووە جگە لەوە چەندە قوتابخانە هەیە بە حقیقەت دوو دەوامە بووتە یەک دەوام ئەو گرفتێک بوو بەڵام بۆ نمونە قوتابخانەی بەختیاری کۆڕەکە و با بڵێن قوتابخانەکەیە بەیانیان قوتابخانەیەک بوو دەوامەکەیت کەس قوتابخانەیەک بوو دواتر با بڵێن بووینەوە یەک قوتابخانە یەک ئیدارە بەڵام ئەمە ئیدارەی ڕابردوومان ئیش لەسەر کردێت لەبەر ئەوانەیش بەڕێوەبەر بوون خزمەتیان کردیا وەکو ئاماژەم پێ کردیا گرفتێکی تر کە هاتە پێشمان بە حقیقەت تایبەت لە پەروەردەی ڕەواندز ئەو قوتابخانە لە ساڵی 1970 با بڵێن بەر لە ڕاپەڕی کۆمەڵە قوتابخانەیەک داخران لە گوندەکان بەهۆی کە ڕژێمی بەعەزای خستن ئەوانەش گرفتێک بوو لەبەرمە لەبەرەوەی هیچ دۆسیەیەک نەما دۆسیەکان هەمویان سوستان ئەوەشان لە ڕێگەی مەسەڵەن بۆ بڵێن موختاری گوند پرسیارمان کرد لە ڕێگەی ئەو کەسانێک ئاریکاتب ئەمە تایبەت نییە بەس با بڵین پەروەندەی ناوەندی هەولێر بەڵێ سنووری بەڕواتی گشتی پەروەردەی لە پەروەردەی مەخمورەوە تا پەروەردەی مێرگەزۆر کە بریتێ لە 11 پەروەردە وەکو ئاماژەم پێ کرد ئەو 11 پەروەردەی ئەمە ئیش لەسەر دەکەن بەڵام یەکەم پەروەردەمان پەروەردەی ناوەند بوو ئێستا پەروەردەی سۆران وا لە دیزاینە ئەو بازنەیە بەتەمان هەموو کوردستان تیاکاری بکەن یان تەنیا بەس مەبەستان دەزانم کارەکە قورسەوە بە چەندێک تەواو بووە چەندێک کار نزیکەی 2 ساڵی خایان ئەوە خەونی تەمام بوو بە حەقیقەت ئەمە لە مێژە لەبەرەوەی پێشتر لە ئیدارە بووم لە ساڵ 2000 کە بوومە ئەرچی وەزیفی مامۆستایەتم وەرگرت حەزم دەکرد بۆ نمونە لە قوتابخانەیەک بووم قوتابخانەی کەونەگون لە پەروەردەی مێرگەسۆر لە ساڵی 79 دامەزرا بوو لەوێ هەوڵی ئەو بیرۆکەم لا دروست بوو لە ساڵی 2000 کە ئەو قوتابخانەی لە 79 دامەزرا کا بەڕێوەبەرەکانیان لە قوتابخانەی خۆمە دەستم پێ کرد وێنەکانمان وەرگرت وەکو تابلۆیەک لە ئیدارەماندا ئەو با بڵێن خەونە ئەو ئامانجە ئەو بوو ئەو کتێبە لێ دروست بوو بەڵام ئەوەی من با بڵێنە بەرەوەی ئەم بخۆم لە سنووری بەڕواتی گشتی پەروەردەی هەولێر بم بەڕواتی گشتی پەروەردەی هەولێر دەسەڵاتەکەی بێتە لە 11 پەروەردەی قەزا وەکو ئیشە ئیداریەکەی بەڵام وەکو ئیشە ئیعلامیەکەی ڕەنگە ئەوەش قسەیەکی تر بی لەبەرەوەی ئەمە حەزێکی ئیعلامیمان هەیە دەکرێت لە داهاتوو لەسەر ئاستی وەزارەت با بڵێن ئەو کاتی گشتاندنێک بکرێ کە نەک تەنها پارێزگای هەولێر پارێزگایەکانی تریش ئیش لەسەر بکرێت کاگاری پێ دوای کێ ئەتوانێت سوودمەند بێت لەم کتێبانەی کە ئێوە چاپتان کردووە هەمومان دەتوانێت سوودمەند بین ئەمن کە ئەو کتابم بە چاپگەیان کەسانێک سەری ئەو کتێبیان کرد ڕەنگە ئێستا لە قوتابخانەش نەبن تەنها پۆلی کەسانێک هەبوون با بڵێن لە بازاڕێکی ملی بوون بەڵام تەماشا وێنەیان کە گوتی ئەمە لە ساڵی هەشتاکەن ئەو بەڕێوەبەرەکەمەوە بوو
هەر کەسە و بڕێوبەری خۆی کە لە قوتابخانە بۆ خوێندوێتی هەزار هەر قۆناغێک لە قۆناغەکان بێ ڕەنگە یادگاری لەگە بەڕێوبەری خۆی هەبێتن لەگە قوتابخانەکەی خۆی هەبێتن لەبەرەوەی نزیکەی 350 قوتابخانە لە پەروەردەی ناوەند لە خۆ دەگرێتن هەمومان چووینە قوتابخانە بە فلترێک بۆ باڵێ بەو ماڵە تێپەڕینە بەڵام هەیە دابڕای لە قوتابخانە بەڵام کەسێکە بووە کە بەڕێوبەری قوتابخانە بووە هەمیش لە یادگەی مایتەوە لە زاکرەی مایتەوە کە ئەو کەسە بەڕێوبەری بووە ئێستا خۆی تێدا دەبێنێتەوە جگە لەوەش بەڕێوبەرەکان بەشێکی زۆریان کۆچی دواییان کردێ بەڵام بنەماڵەکەیان وەکو ڕێز و احترامێک لە بۆ بنەماڵەکەیان بەخۆم بە دیاری پێشکەوت بە بەر ڕێزیان و کردی با بڵین بنەماڵەکەیان کردیە ئەوانش بێگومان خۆشحاڵ بوون کە ڕۆژێک لە ڕۆژان بابیان یان باپیریان بەڕێوبەری قوتابخانەیەک بووە لە یەکێک لە قوتابخانەکانی پایتەخت ئەو ڕۆژ لە دووتوێ کتێبێکدا خۆیان تێدا دەدۆزنەوە زۆر باش کاگاری ئێستا ئەوەی سۆران لە چاپکردنەوە ئامادەیە بۆ چاپکردن لە دوای ئەو پرۆژەت هەیە لە کام قوتابخانە دەستپێکە یاخود هەر 11 پەروەردەکە ئەچێتە ئەو بازنی ئەم بەڵێ بێگومان ئێستا هەر 11 پەروەردە تەنها 9 پەروەردەم لەلایە با بڵێن بەڵام ئەوە زەحمەتە بەحەقەت پەروەردە یان باڵێ قوتابخانە بە سیدی لە بۆ بنیان ناردیە تۆ 300 سیدی کۆپیکە یعنی بەڕاستی کاتی دەوێتن بەڵام وەکو با بڵێن خۆتەرخانکردنێک لە بۆ ئەووارە ئیشم لەسەر کردیە دوای پەروەردەی سۆران ئێستا پەروەردەی دەشتی هەولێر ئیش لەسەر دەکەم بکەن کە پەروەردەی دەشتی هەولێر لێکە لەو پەروەردانێکە سنوورێکی فراوانی هەیە لە ڕووی ئیشکردنەوە ئەو ئامادەیە زۆربەی زۆری پەروەردەکان بەحقەت لە بۆ ئێمەیان ناردیە مێژووەکان بەڵام دەبێت زۆر بە وردی زۆر بە پێراسونەوەش ورد بکەین هەر تێبینێکمان هەبی تێبینەکان لە بواری مێژووی بیتن یان لە بواری شوێنی جوگرافی بێتن ئەمە ئیشمان لەسەر کردیە و بە دوواداچوونی خۆشمان لەسەر دەکەنەوە تەنها وەرگرتنی زانیاری نیە بێگومان دەبێت و بە دوواداچوونێکی ورد بکەیت لە بواری لە ساڵەکان تایبەت ئەو مامۆسایانە یان ئەو بەڕێوەبەرانی کە بەڕێوەبەر بوونەوە کاتە ئایا لەو ساڵە هیچ فەراغێک دروست نەبووە دەست لە کار بوون و دەست لە کار هەرگرتن ئەوش کاتی دەوێت بێگومان کاگاری ڕەنگە بۆ ساڵانی داهاتوو هەکبەکەت زۆر قورستر ببێت و پڕبێت لە ئەم جۆرە کتێبەکە بۆ هەموو شار و شارۆچکەکانی دیکە بە دوچوون بکەی بزانی کێ بەڕێوبەری قوتابخانەکە بووانە ئەمێ بزانم تا چەند پشتت بەستووە بە چاپخانە کوردیەکان یاوە شانخانە کوردیەکان بۆی کە زۆربەی زانی سا نووسەرەکان مانانی کە کتێبێک چاپەکان بەشێکیان لە کوردستان نیکەن دەچنە دەرەوە لە دەرەوە چاپیەکەن تا چەندە تۆ ئەمە هەوڵی ئەوە دێت کە لە کوردستان ئەگەر ئەمە لێرە چاپکرابێت ئەو کاینتریش لێرە چاپی ئەگەریش نەبزانی ئەمە لەکوێ چاپکرا بە خۆشحاڵیەوە پێم خۆش بوو ئەو پرسیارە بکەیت لەبەرەوەی ئەمە هەمیش هەوڵی ئەوە دەین کە لە دەرەوەی کوردستان چاپ بکەین بەڵام هەوڵی ئەومدا ئەو جارە کتێبەکانم لە ناوەوەی کوردستان بێت لە چاپخانەی چوارسرە بە خۆشحاڵیەوە بەڕێزیان کتێبەکەی لۆ چاپکردم لە شاری سلێمانیە لەبەرەوە چوارسرا کە دۆستایەکی دێرینمان هەیە لەگەر یەک وەکو چاپکردنی کتێب ئەو کتێبەش بە حەقیقەت کە 1000 دانەی لێ چاپکەی تیرال با بڵێن کولفەیەکی زۆری دەوێتن بەڵام ئەو بەڕێزیان هاوکارم بوو لەبەرەوەی ئاماژەم پێک لەسەر ئەرک و گیرفانی خۆمە هاوکارێکی با بڵێن مادیمان بوو داشکاندێکی تایبەتی لۆ کردین ئەمە سوپاسی دەکەین لەو ڕوانگەی من ئیشم لەسەر با بڵێن چاپخانەکانی کوردستان کردووە باشە ئاری ئاغۆکن و سەر و ئامادەکاری ئینسکلۆپیدیای پەروەردەکانی هەولێر لە ستۆدیۆ میوانی بەیانی 24 سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێزتان زۆر سپاس لە پاڵ گرنگیدان بە بواری زانستی قوتابیان ئەم ساڵە فستیڤاڵی ساڵانەی خۆیاندا پەیمانگای کۆمپیوتەری قەڵادزێ گرنگی زۆری بە بابەتە کولتوری و کەلەپوریەکاندا کە باب و باپیرانمان لە کۆنا گرنگیان پێداوە هەر لە جلوبەرگ و خواردن و خواردنەوە کوردەواریەکان و زۆر بابەتی تر لە فستیڤاڵەکە ئامادەکرا بوو نمایشکرا بۆ ئەوەی کە ئێستا بینینی هەڵیان بگرن بەشێکیان بابەتە کولتوریەکانن و بۆ داهاتوش بە زیندوی بمێنێتەوە. ئەوانە قوتابیانی پەیمانگای کۆمپیوتەری قەڵاتزێن. فیستیڤاڵی ساڵانەی پەیمانگاکە بەڕێوە دەبن. پەیمانگاکە ناوەندێکی زانستیە بۆ زانستەکانی کۆمپیوتەر. بەڵام لە فیستیڤاڵەکەدا قوتابیان گرنگی زۆریان بۆ بابەتە کلتوریە نەداوە کە باب و باپیرانمان لە ڕابردوو گرنگیان پێداوە. لە کلتوری کوردەواریدا دیوەخان جێگە و پێگەی تایبەتی هەبووە. سەردەمانێک شوێنی کۆڕ و کۆبوونەوە و چارەسەری پرسە کۆمەڵایەتیەکان بووە. لێرە لە فیستیڤاڵەکە زیندوو کراوەتەوە. لە سەردەمی کۆندا دیوەخان ئاغاکان شێخەکان شێخەکان پیاماقوڵ و کەساتێ دیارەکان خاوەنی دیوەخان و پێگەی تایبەتی خۆیان بوون.
پشدەریش تایبەتەن بەو شوێنەی ناسراوە کە سوپاس بۆ خاوەزانمەتە ئێستاش خاوەنی ئوتێل نینە لە کۆندا کاتێککە میوانێک لە گوندێک بۆ گوندێکی کە چووە ئەو دیوەخانە بۆتە مزڵی ئەو میوانەی کەساتە دیارەکانیش ئەو کەسێک کە مەحبوب نەبوو بێ و کەساتێکی تایبەت نەبێ دیوەخانی پێبڕێوە نەچووە سڵح و سەلاحەت هەموو شتەکان لەوێ کراون ئەو کاتەی دادگا و بنکەی پۆلیس و ئەو شوێنانە نەبوون بۆ یەکلاکەرەوەی کێشەکان بگرە دیوەخانەکان شوێنی دادگای ئێسا و بنکەی پۆلیسەکانی گربوو. لە فیستیڤالەکەدا خواردنە کوردەواریەکان گرنگی تایبەتیان پێدراوە. ئەم خاتونانە سەرقاڵی دروستکردنی کەلانەن بۆ میوانانی فیستیڤالەکە. کەلانە خواردنێکی تەندروست و خۆشی کوردەواریە و بەڕابردوو ئێستاش بەناو زۆر خێزان گرنگی پێدراوە و دروست دەکرێت. کەلانە زیافەتێ بڵێن ئێوە لە باتی گۆشت و برنج و ئەوانە زیافەت کەلانە زۆریان پێ مندوح بووە گەویست بێتیان زیافەتێکی حازرکەن کەلانان پێشتێکی باش بووە و دروستیان کردووە. بیداەتی هەویرەکەی بۆ دەشێلی و ئەگە هەویرەکەت شێلا گوندکەکان دادنێ و پیوازانی بۆ وردەکەی و چ کوڕا دەبێت چ پیواز بێت چ سیرمۆکە بێ. لەوان شتاندا هەر شتێکی ئەگە ساز بوو ئامادە بوو وردی دەکەی و تقریبەن ئەوە لەسەر خوانەکەی بەشێ وانەکەی پان دەکەیەوە و پێدا دێ بەسەر و دەیبرژێن و دەڕۆنی هەڵدەشێلی جا هەم شۆک هەم شاکرە وردە ئەو شتەی لەگەڵ دەخۆنی وهەیە بە حەزی خۆی چاوریشی ناکە هەن چاوری دەکا و دەیخوا. فیستیڤالەکە پێنجەم فیستیڤاڵی زانستی و کللتوری پەیمانگای کۆمپیوتەری قەڵاتزێ بوو. لە بەشی کللتوری فیستیڤالەکەدا گرنگی درابوو بە جلوبەرجی کوردەواری خواردن خواردنەوە و شێوازی ژیان لە کۆمەڵگای کوردەواری لە ڕابردوودا. هەموو چالاکیانە کە ساڵانە ساز دەکرێن بۆ ئەوەیە ئەو کللتورە بۆنەوەی ئێستا و داهاتوش بمێنێتەوە و پێیاش نابێت. ئارەسەمی کوردستان 24 قەڵاتزێ. دروستە کە لە مانگی سێ لە کوردستان کۆمەڵێ ڕووداوی خۆش و ناخۆش بۆ کوردان هاتۆتە ڕووی داوەیە بڵین لەو مانگەیە کۆمەڵ ڕووداوی خۆش و ناخۆشەیە بەڵام ئەوەی زۆربەی کە بتوانین گفتوگوی لەسەر بکەین و قسەی لەسەر بکەین و زیاتر ئەبینرێت خۆشیەکانن وەکو جژنەکانی ئاجار و هەروەها ڕزگاری و نەورۆز و ئەمانە بۆیە زیاتر فستیڤاڵەکان لەسەر شەقامەکان ئەنجامەدرێن لە بنکەکان لە ناوەندەکان ئەنجامەدرێن لە شەقامی غەزالی هەولێریش فستیڤاڵێکی کولتوری بەڕێوەچێت کە تایبەتە بە بەرهەمە کولتوریەکانی ناوچەکانی هەرێمی کوردستان و ئەوانی بەشداریان کردووە زیاتر بەرهەمی دەستی و کولتوریان هێناوە و ئامانجیان لەو ڕێگەیە داهات بەدەستهێنانە و پەرش بە پاراستن و زیندووکردنەوەی کاری دەستی بدەن. پێشوازیکردنە لە بۆنەکانی ئادار و نەورۆز. سەرهەنگ ڕەئوف بەرهەمەکانی لە هەورامانەوە هێناوەتە هەولێر. هاتووە بۆ بەشداریکردنی ئەم فێستیڤاڵە و پێی وایە یەکێک لە گرنگەکانی فێستیڤاڵە کەلتوریەکان هەشتنەوە و ناساندنی بەرهەمە خۆماڵیەکانە بە تایبەتیش کاری دەستی. ئێمە لە هەورامانەوە هاتوین بۆ ئەم فستیڤاڵە بەڕاستی فستیڤاڵێکی خۆشە الحەمدولله شتەکان هەمووی کوردەوارین خۆمان دروستیان دەکەین یعنی هەمووی شتی تەبیعیە لەخوا بە زیابێ هەر لە ئەوەی تۆ ئەیبینیت لێرە دانراوە بە زۆری هی خۆمانە شتی ئەم لەولایتیانە ئەتر ئیشاءالله بەشکم داوە لە شاری هەولێرەکەین سەردانمان بکەن بۆ پیشاندانی شتەکانیان هەتا ئەم فستیڤاڵانە بەردەوام بن باشترە بۆ ئێمە لەبەرەوەی بەرهەمەکان زیاتر دەرەکەون و لەم بازاڕەدا خواردنی کوردەواری و جلوبەرگی فۆلکلۆر نمایشکراوە. بەشداربووان لە هەورامان و ئاکرێ بارزان و هەولێر و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان بەشداریان کردووە و ئەوانەی هاتوونەتە فێستیڤاڵەکە ئامانجیانە گرنگی زیاتر بە کەلتوری کوردەواری بدرێت. بەڵام ئامانجی سەرەکیمان هەر سێ مانگی بەهار بتوانین لە 11 ڕۆژ پیشانی خەڵکی بدەین خۆشی و شادی و ڕەنگەکان و بەرهەمەکانی پیشانی خەڵکی بدەین. فستیڤاڵەکەمان بە ناوی بەهاری غەزالیە و چالاکیەکانیش ئێمە هەر 11 ڕۆژەکە چالاکیمانەیە چالاکیەکان جۆرا و جۆرن دووبارە بوونەوەی تێدانی و هەر ڕۆژە و چالاکێک دەکەین. چالاکیەکان لە بابەتەکان وەکو تەندروستی وەرزشی کللتوری فۆلکلۆری هەموو بابەتە چی تێدایە.
میوزیکی ڕسەنی کوردی بەشێکە لەم فێستیڤاڵەی شەقامی غەزالی لە هەولێر کە بۆ پێشوازیکردن لە بەهار و نەورۆز ڕێکخراوە و تیایدا 45 کەس بەشدار بوونە و لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستان هاتوونە و بەرهەمە خۆماڵیەکان دەفرۆشن. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. سێمین پێشبڕکێی دامەی ڕۆژهەڵاتی کوردستان با بەشداری 60 کەس لە شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و 2 کەس لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لە گوندی ئەنگیجەی شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو و خەڵکی بەشایی و هەڵپەڕکێی کوردیەوە پێشوازیان لە دەستپێکردنی پێشبڕکێی دامەی ڕۆژهەڵاتی کوردستان کرد. خەڵکی گوندی ئینگیجەی سەر بە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەشایی و هەڵپەرچێ پێشوازیان لە دەستپێکردنی پێشبڕکەی دامەی ڕۆژهەڵاتی کوردستان لە گوندەکەیان کرد. ئەمە سێهەمین پێشبڕکەی دامەیە کە بە هەوڵی ئەنجومەنی دامەی مەریوان لەم ناوچەیە بەڕێوە دەچێت. دووخولی پێشووی پێشبڕکەکان لە ناو شاری مەریوان بەڕێوە چوون، بەڵام ئەمساڵ ئەنجومەنی دامەی مەریوان بە هاوکاری ئەنجومەنی گوندی ئینگیجە بڕیارێندا پێشبڕکەکان بگوازنەوە بۆ ئەم گوندە. زۆر پێ خۆشحاڵین کە ئێمڕۆ توانیمانە بگەینە خزمەتی ئەوەی بەڕێز لە سەقزۆ تەشریفیان هێناوە لە بۆکانی خۆشەویست و موکریان ئاوەتا لەویان لە سەقزۆ لە بۆکان و لە مەعاباد و لە پیرانشار و لە نەقەجەوە هەر هەمووتان بەخێر بێن. زەحمەتتان کێشایە افتخارتاندا پێمان. ئێمە لە ساڵانی پێشوو لە مەریوانە ئەم سابقەمانە بەڕێوە بر، بەڵام ئەم جارە حەزمان کرد بۆ یەکی کوردانەی پێوە بێت و ئێمە چونکە دامە بە ماڵی خۆمان ئەزانین و بە یاریەکی کۆنی کوردەواری ئەزانین، هەر لەبەرەوە هانیمانە مەریوان و هەنومانە یەنگیجە و لێرە بەڕێوەمان برد. شەست دامەباز لەسەر جەمشارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە و 2 کەسیش لە هەولێری پایتەختی باشووری کوردستانەوە لەم پێشبڕکەیەدا بەشداریان کردووە. یاریەکان لە 9 خولدا بەڕێوە دەچن و لە هەر خولێکدا کەسانی سەرکەوتوو دەچنە قۆناغی دواتر. ئەو کەسانەی بگەنە قۆناغی کۆتایی جیا لەوەی خەڵات دەکرێن مۆڵەتی بەشداری لە پێشبڕکەکانی هەڵبژاردەی نیشتمانی ئێران بۆ پێشبڕکەی جیهانی دامە وەردەگرن. لەم هاباتەوە هاتووم لەو مشاڵەکەی دامە کە لە شاری مەریوانەوە بەرگوزار بوو گوندی ئینجا ئەوە بخولەکەم شکرد دەکەم. ئەم ڕێو ڕسمەکە خۆشە، ئەم جەوەکەی خۆشە، ئەم ئەوەی کە جەماعەتی باشی لێیە سەڵی مشاڵەکە زۆر لەسەری ئیتفاقن تەواوی جەماعەتی دامەکانی جوان بازیەکەن. جەوەکەی ئەوەیە کە تا ئێستا 5 دانە سابقەمان داوە، 3 دانە باختم بووە، 2 دانە بردم بووە، 4 دانەشی ماوە بۆ سبحینە و دوانی مەڕۆکە بەرگوزار بێ. ئەوش بە ئومێی خوا هەرچۆنێ بەڕێوە بچێ. دامە ئەگەرچی لە هەر 4 پارچەی کوردستان وەک یاریەکی خۆماڵی و میلی ناسراوە، بەڵام لە نێو زۆر نەتەوەی دیکەشدا باوە و ئێستا بووەتە یاریەکی جیهانی کە پێشبڕکەی نێودەوڵەتیشی بۆ بەڕێوە دەچێت. لە ساڵانی ڕابردووشدا دامەبازانی باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان توانیویانە لە یارە نێودەوڵەتیەکانی دامەدا چەندین خەڵات و پلەکانی یەکەم تا سێهەمی جیهان بۆ کوردستان ببەنەوە. کامیل بۆکانی، کوردستان 24. لە بڕگەی ئەزمموی من کە بڕگەیەکی تایبەتی بەیانی 24 ئەم بابەتەمان بۆ ئامادەکردوون کە هەر جارە باس لە ئەزمموی کەسایەتیەکەکەین بە تایبەت ئەو کەسانی کە توانیانە جێگەدەستیان دیار بێت لە کۆمەلگا. لە بڕگەی ئەم جارەمان باس لە ئەزمموی هونەرمەند لەرێ نەجمەدینەکەین کە لە ڕێگای هونەری شێوەکاریەوە کار لەسەر نەخۆشیە دەرونیەکان و دیاردەنا سروشتیەکانی ناو کۆمەلگا ئەکات بابەیەکەوە بینەری بین. ئەرستۆ فەیلسوفی بەناوبانگی یۆنانی دەڵێت هونەر جۆرێکە لە جۆرەکانی چارەسەر. لەم ڕوانگەیە و لە بڕگەی ئەزمموی من باز لە ئەزمموی لەرێ دەکەین کە وەکو شێوەکارێک کارەکانی کردوتە دەواازەیەک بۆ ئارامبوونەوەی مرۆڤەکان.
ماوەم لەرە نەجمەدینە دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانم ساڵی 2009 لە دوای کۆلێژی هونەرەوە لە ماحەدی هونەرە جوانەکان دەرسەڵێمەوە بۆ ماوەی 3 ساڵە بێت و بەرداوام خەریکی ئیشکردنم هەم ئیشی پارەپایاکردن و هەم ئیشی ڕۆژانی خۆم هەر ئیشی ڕەسمکردنە. کەواتە لەرێ چۆن نەتوانین لە ڕێگای کاری هونەریەوە دەستنیشانی نەخۆشیە دەرونیەکان بکەین بە تایبەتی کە تۆ پرۆژەکانە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەوەیە. بەشێک لە هونەر هەیە ئەوانە زیاتر سەراپیستەکان ئەوانەی کە دکتۆری دەرونین زیاتری لێزانن بەڵام پێوترە ئارت سەراپی کە تۆ چارەسەری دەرونی ئەکەیت بە ڕسمکردن بوون و نەکەیسێک هەیە کە نەخۆشی دەرونی هەیە یا ترۆمایەکی هەیە کارساتێکی بەسەرهاتووە لەوحەیەکی ئەیتە بەو ڕنگانی کە هەڵیە بژێرێت و بەکارێ هێنێ دەرەکە کە مچی جۆرە نەخۆشیێکی هەیە بوونە ڕەنگی ڕەش زۆر بەکارێنێ ڕەنگی زەر بەکارێنێ یا ڕەنگەکان یان هێڵەکانی بەپێی ئەوە ئەتوانی بڵێ بەڵام وەکو تر کە کەسێکی ئاسایی کرد بیەوێت بە هونەر پێی مرتاح بێت ئەوە ئەتوانێت ینی بۆنە بەشێک لە ئیشکردنە ئیشی ئەبستراکت وابزانام خۆشە ئیشە زۆر ئەکەیت کە ڕنگ تێکەڵەکەی و ئەو هەستانەی کە خۆ هەتە دەریە بڕی لە ڕێگەی هونەرەوە پێم وایە ئەوە هەموو کەسێک ئەتوانێت بیکەوە دەرونیشن زۆر مرتاحەبی ینی ئەوەی کە ڕسمی کرد بێزانێت چۆنە کە تۆ کێشەیەکی هەتوانی ئەو کاتێکی ئیشەکەی لە بیری خۆتێ بێتەوە بەردەوامەوەی کە بتێتوانی پێوەی دەری بڕی بۆی بەڵێ ئیشی هونەری دەتوانێت ببێ بە سەراپی وتوانێت چارەسەری نەخۆشی دەرونی بکە. کۆتا پرۆژێت کە وەک هونەرمەندێک ئێستا کاری لەسەر دەکەی چ پرۆژەیەکە؟ لە حالیان خەریکی دوو ئیشم وەکو پێشتریش باسم کرد یەکێکیان لەسەر ئەو شتانەیە کە زەرەری هەیە بۆ کۆمەلگا پرۆژەیەکە ئەو شتە زەقانەی کە دیارن لە کۆمەلگای ئێمەیە ئیش لەسەرەوە ئاکەم و پرۆژەی تریشم هەیە کە بۆ نمونە لەسەر پۆرتریتەکان کە کۆمەڵە تەکنیکی جیاوازن ئەنیوان ئەرزێکی گەورە بێ بەتایبەت بخۆم بەڵام تازەترینیان یا پرۆژێکی بچکۆلانە بێت لەسەر ئەو شتانەی کە زەرەری هەیە بۆ کۆمەلگای ئێمە. یاددارم و کاتە دێن و ببینێن ئێستا پێکەوە تابلێت کێشین یاڵڵا. بەو ئەزمونە جوانەی کە هاوکارمان دالیا کەمال لە بڕگەی ئەزمموی من ئامادەی کردبوو کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمان ئەهێنین بەو هیوایی کە ئاماژتان هەرچیەکە ئەوە هەنگاوی بۆ بنێن چونکە ئامانجەکان چاوەڕوانی ئێوەکەن هەر وەک چۆن ئێوە ئەوانتان گرتوتە بەرچاو ئەوانیش چاوەڕێەوەکەن کە ئێوە بگەن بە ئامانجەکان. زۆر سپاس بەوەی کە لەگەڵمان بوون. هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادی بەسەر بەرن و ماڵاو خاتان.